هەواڵان دەنگ بدەن بە ڕێبازەکەی مام، ئەو ڕێبازەی کە بەردەوامە، ئەو ڕێبازەی کە هەمومان نەوە لە دوایینەوە لەسەری بەردەوام دەبین، لەگەڵتان دەبین بۆ ئارامی، بۆ هەلی کار، بۆ خزمەت. ڕۆژی سینۆ دەنگ بدەن بە لیستی شەهیدان. ئارامی، هەلی کار، خزمەت کەسێ درۆشمی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان. هاوڵاتیان بە گرنگیەوە لە وشەی ئارامی و ئاسایش دەڕوانن و بە بنەمای سەرەکی خۆشگوزەرانی و بژاندنەوەی ئابووری وڵات دایدەنێن. لە 100% ئابووری وڵات بە ئارامیەوە بەندە. خۆی ژیانی ئینسان ئەگەر هەتا ژیانی زیندەوەرانیش هەتا ژینگە و سروشتیش لە ئارامیە زیاتر گەشاکە. وەکو مرۆڤەکان مەسەلەن ژیانی ئارامی ئەبێتە هۆی ئەوکەوە بتوانێت هەموو کارەکانی جێبەجێ بکە بەڕێک و پێچی. ئارامی لە هەموو شتێک ئەساسترە لای من. تۆ بە ئارامی کە بتانی بگەڕێی دانیشی بۆ هەرکوێ بچیت، ئەمە شتێکی زۆر مهمە کە تۆ ئارام نەبیت با پارەشەکە بێت. ئیسراحەتی لێ ناکەیت، بەس لە ئارامیەکە ئیسراحەتەکەی لە ئارامی لەسەروی هەموو شتێکۆیە. لە هەر وڵاتێک کە ئارامی نەبوو، کاریگەری نەرێنی لە دوای خۆی بەجێ دەهێڵێت و زۆر جاریش نەئارامی بۆتە هۆی داڕوخانی ئابووری وڵاتان. هەر بۆیە وەبەرهێنەران دەڵێن لەگەڵ هەبوونی ئارامی وەبەرهێنان و بازرگانیکردن گەشە دەسەنێت و هاوڵاتیان و بازرگانان سوودی لێ دەبینن. دوای ڕاپەڕینەوەی تر ئێمە دوای کاتە خەرجمان کردووە و زانکۆمان تاوا کردووە کەوتوینتە کار و کەسابەت و لە بواری بازرگانی و لە بیناکاری ئەوانە کار دەکەین. هەمیشە ئێمە لە کاتی شەڕەکانە، لە کاتی ئاژاوەکانە زۆرترین زەرەرمان بەرکەوتووە، وەکو بازرگانەکان، وەکو کۆمپانیاکان، وەکو وەبەرهێنەرەکان، چونکە کە ئارامی نامێنێ شەڕ و شۆڕ دروزە بێت، ئیتر هەموو بەرنامەکانمان تێگەچێت، خەڵکانێک بیر لەوە ناکەنەوە نیشتەجێ بن لە وڵاتەکەمانە، خەڵکانێک بیر لەوە ناکەنەوە کە مەسرەف بکەن و بەتەما بن ژیانی ئاسوودە پێکەوە بنێن. لەبەرەوە زۆربەی خەڵکە لە نائارامی لە شەڕ دەچێتە دەرەوەی وڵات. بە پێچوانەوە بە ئارامی هەمومان بیر لەوەکەینەوە ژیانێکی ئاسوودە و خۆش، تەنانەت بینا دروستکەین، تەنانەت وا بکەین جێگا و ڕێگا بۆ مناڵەکانمان بکەینەوە بۆی توانین پەروەردەیەکی باش و ژیانێکی ئارامیان پێ ببەخشین. لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە بەرنامەی کاریاندا بۆ هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان جاخت لە ئارامی و ئاسایشی وڵات دەکاتەوە و دەیانەوێت سەقامگیری و ئارامی لەسەر تاسەری هەرێمی کوردستان وەک خۆی بمێنێتەوە تا هاوڵاتیان و بازرگانان و وەبەرهێنەران لە بارودۆخێکی خۆشگوزەرانیدا بژین و پەراباکەرتی ئابووری بدەن. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.